کاتەتان باش کەرکووک دڵ و دایە نەزمی گەورەترین قوتابخانەی بووە لەژێر کاریگەری ئەوان پەرەی بەهستی نەتەوایەتی خۆی داوە. میوانی ئەو شەومان شاعیر و پێشمەرگەیە، کەسێک کە توانیتی نوچی قەلەم و لولەی تفەن کۆ بکاتەوە و خاوەنی زیاتر لە 100 سرودی نیشتیمانیە. سەرباریەوەی خێزانەکەی لەدەست داوە بە ئازارەوە دەنووسێت، بەڵام دەسوەگر بووە بە ژیان و بە خۆشەویستی. میوانی ئەو شەومان گەشتێکی ناخۆشی بەسەر بردووە لە ژیان، بەڵام تژی بووە لە بەرخودان بە دەنگە زوڵاڵەکەی بۆ خۆشەویستی نیشتیمان و یارخوایی دەچڕێت. بەخێر بێ مامۆستا لالۆ، خۆشحاڵین ئەم شەو بە میوانداریکردنی مامۆستا پیر لالۆ ڕەنزدەر، مامۆستا مەحموود گلی، مامۆستا وشیار ئەحمەد ئەسوەدەوە. مامۆستا لالۆ لە لای بەڕێزت دەست پێ دەکەم. دەڵێ ئەو گەلەی خاوەن خاک و نیشتیمانی خۆی نەبی وەکو قەرەج و دۆم وایە، هەر بایەک بێ هەموو بەڕ و بەزگوڕی فرێ دەداتە دەرێ. ئەو قسەی چێە؟ ئەوە قسەی دایە نەزمیە. بەڵێ دایە نەزمی هەمیشە وایەوت، ئەیوت وەڵڵاهی ئەو میلەتەی دەوڵەتی نەبێ بزگوڕەکانی ئەکەوێتە بەردەم ڕەشەباوە، یعنی وەکو قەرەج هەرموو شتێکی ئەکەوێتە هەموو دەمباری لە پشتی گوێ درێژەوەشی بە کوردەواری ڕەحمەتت دێبێ. جا ئەوە خۆزگا بە خۆزگایی خوا بەرنامەیەکی تایبەت هەبوایە باسی 63 بکردایە لە 63 زەمانی حارس قەومی و ئەوانە، بەڵام ئیتر زۆر کاریگەری لەسەرتە بۆ دایە زۆر زۆریش. مامۆستای گەورەی من قوتابخانەکەت بووە، دایە نەزمی بوو. کاک لالۆ بیر مەجارێک باست کرد کە لە هەیە خاصەی دەگیری لە ئەمن گوتت ئەو پەڕۆکەی چاویان پێبەستم چت بەبیری هێناوە؟ وەڵڵاهی جا بەڕاستی لە ناو لانچی کاتی چاویان دەبەستی، دایکت مەسەلەن کە منداڵ بووی چاوی بە پەڕۆکێک دەبەستی؟ ئافەری بۆی بەخەوم لێ بکە بەخەو لێ بکە. بەڵام کاتێکە ئەوەیان کرد دایکم فەقیرە قەمسەڵەیەکی فرەدایە ناو سارەکەەوە بۆی سەرمام نەبێ، ئێستا چاوم بۆ قەمسەڵەیە نەکەوت، هەر نەمزانین چۆنیان برد. ئیتر ئەوە دەردێکی ئاسان و هین نییە. دەینەوە لایت کاک مەحموود ساڵی چەندەوە برا ڕەفاقەتی و برادری لەگە کاک پیر لالۆی؟ من لەگەڵ پیر لالۆ ئەمە ئامۆژدایەکی بەڵێ ئێمە بڵێم نەک سال دەڵێن بڵێم نیو سەدا بە ئێمە یەکتر پێکەوە گەرمبوونێ لە حەمعەلی بەک ماڵمانێ و بەس پیر لالۆ زوو ڕۆی بوو بە پێشمەرگە تێکی هەڵگرت. ئەو وەزعی بەدڵ نەبوو وەزعی کە بەسەر میلەتی کووردا لە شاری کەرکووک کاک پیر لالۆ تۆ دەرەوە نەدیتەوە هەتا ڕاپەڕینەکەی؟ نەوەڵامی هەتا ڕاپەڕین نەمبینیەوە. لە ڕاپەڕین هاتەوە زۆر گۆڕابوون، زۆر گۆڕا بوو کە هاتەوە زۆر ڕوردێنە بە یەکتر. بەڵێ ئەرەوەڵ هەلە بیرتە ئەو لەحزەی دیتە دوانێ بوو؟ ئەرەوەڵا پیر لالۆ من ئەزار ڕەحمەت لێبێ دایە نەزمی کە داکی هەموو پێشمەرگەیەک نەک داکی پیر لالۆ ئەو کاتێکە نەزمی ئەوەی بەسەر هات نانیەکەیت بۆ پێشمەرگە، نانی دروستەکەیت خۆی و پێزانە نازدانەکەی کە لەگەڵ کتە جوانەکەی کە شەهید کرات کە چارلیان کەرامانیان نانیانەکەی بۆ پێشمەرگە شەهید بوو. پیر لالۆ ڕێزێکی تایبەتی هەیە کە لوقمانی براشی من سقم ئەو ڕۆژی کە لوقمانی برایی لە کەرکووک شەهید کرا لە ناو کۆستەرێک سوار بوو ئەچۆ ماڵی خۆی زانیان کە ئەوە برای پیر لالۆیە ڕەست لە نەسارەکەدایان کرد و شەهیدیان کرد. گۆڕی ڕۆشن بێت. کاک گوشیار ساڵی چەندەوە دەیناسی؟ کاکە لالۆ بەنسبەت ئێمە پەیوەندیەکی ڕۆحیە، یعنی ئەوە نییە بڵێم لە چی ساڵێکەوەی ناسم، تۆ بڵێ لە چی ساڵێکەوە خەڵک ناسییان بەگشتی لە کەرکووک بە تایبەتی لە کەرکووک. بیدایەتی هەشتاکان پەیوەندی ئێمەمانان لەگەڵ هونەرمەند لالۆ ڕەنزدەر پەیوەندیەکی ڕۆحی بوو بەوەی کە سرودی ئەیبەندی خانە بڵاو بووە. من هەندێک شتەیە ئەو کاتە 18 ساڵ 90 ساڵ تقریبن 3-4 ساڵێک نێوانمان هەیە.
ئەو کاتە شریتێکی مەجموعەیەک سرود بوو وەنیە کاکە لالۆ مەجموعەیەک لەگەڵ بەڵام ئەیبەندیخانە بۆ کاسێتەکە بۆەوە ناسرا بوو لە هەموو بڵین کە بڵاو بۆەوە تۆ لە سۆدیۆکان تەڵ لە تەسجیلاتەکان و ئەمانە نەبوو من قسم لەسەر ببوورە نامەوێت درێژەی پێدەم بەس بەبستم پەیوەندیەکان چۆچۆی دروست بووە خەڵک هەموو لالۆ ڕەنزەریان بە ئەو سرودا ناسیەوە هەستێکرد تر کەسێک لالۆیەکێکە لە خێزانەکانی خۆی چەندین کەس ڕەنگە ئێمە کەرکوچین لە ناو کەرکووکە و شتانە ئەزارین زۆر کەسە بوون بە بۆنەی ئەو کاسێتە جیران ئێمە بەسە کاسێت لە لای منە دوای ئەمدایەتەوە تۆ ئەدایەکێکیکەیەکێکیکە بەو شێوەی جۆمان لە ئینەکە ئاگەر دوایەوە لە قۆناغی پێشمەرگایەتی ئەوە عینەن پەیوەندی من لەگەڵ کاک لالۆ ئەو تەمان پێش من پێشمەرگە بوو من ژەر لە پێشمەرگایەتی ئەو کاتەش لالۆم ئەناسی بەڵام لالۆ لە تیپی چەساوەکان وەبزانم ئێستا دەینە چەساوەکان مەقصدم ئەو لەوێ من لە تیپێکی تر بووم لە خۆشناو منتیقەی خۆشناوەوە ئەوە بەڵام وەکو هاوڕێی تەمەن زۆر بە کوتی حەزەکە باسیەوە بکەم ئێمە بۆچی هاوڕێی تەمەنین بۆزە دێنەوە ئێستا ئەوە دێنەوە لات باسی دەکەین مەجال دەمێ باسی بکەین کاک لالۆ کاک ڕەنزدەر زۆر کەس دەزانن کە نای بەڕێزت ڕەنزدەر نییە و لالۆت لە چینە من دەزانم بەڵام حەز دەکەم باسی بکەی چیرۆکی هینانی ناوی لالۆی ئەو لەسەر شانۆ بوو لەسەر شانۆ دەوری پیاوێکی پیرمە بینی ئیتر کاتێک عسکەری دێتە ناو گوندەکەمان ئەمە لە شانۆکە دێتە ناو گوندەکەمان زابتەکە پرسیارم لێکا منش جواب بدەمەوە ئەڵێ پێشمەرگە هەیە ئەو بە عەرەبی ئەرەوڵا هەیە زۆرن کەمن بێژە پێی چەندێ دار وە یاڵانەوە ئەوە نابن پێشمەرگە ئەوەی تەرجمەیشیە کرد کورد بووی ترجمە سەیدی عەدەد الئەشجار ساوی عەدەد الپێشمەرگە ئیتر بەبرای خۆم بڵێم ئەو گفتوگۆیی نێوان من و زابتەکە و من و ئەو عسکەران و یەکێتر هات لەولاوە کاکە پێشمەرگە هەیە ئەرەوڵا هەیە زیڕەکە یاخوا ئیتر کۆمیدیشی تیا بوو هەڵوێستی تیا بوو شتی جوان جوان و ئەوانەی تیا بوو لەوە من ناوم لالۆ بوو ئیتر تیپی چەساوەکان بوون بەڵێ تیپی هونەری چەساوەکان بۆ یەکەمین جار لە ناو زەنگ ئەو شانۆیمان کرد کاک لالۆ عەفوەن وەبزانم هە لە منتیقەی خۆشناوەتیش یەکەم زار ئەیبەندیخانەت هەمان ئەوە کرد وەنیە لە هەڵجێگای خۆیان داوایانە کرد خەڵکەکە داوایانە کرد 82 بۆ 83 وەچی چوە سەرنەوار و شری توشتیوە لە 81 و 82 ئەمە بڵاو بووە ئەیبەندیخانە بەڵام هەندێ سرودی تر هەبوو ئەویش وردە دوای ئەوان ئەحساسەکە ئەیبەندیخانە ئێستاش لە ناختەوە نیە چکە بە خۆت نووسیت و بەڵێ کۆپلەکەم لۆ دەڵێ جان کۆپلەکەم لۆ دەڵێ یەک کۆپلە پس یەک کۆپلە ئەیبەندیخانە تاکەی ئەمێنی لاوانی گەلگەلمان ناوخۆت ئەچێنی وابووی بەژووری قوڵ و تەنگ ناپاس لە بۆ میلاتی هەژار و بێکاس دیوارەکانت هەروەک وڵایە دیوارەکانت هەروەک وڵایە ژوورەکەت تاریک وابێ چرایە ئەیبەندیخانە تر کۆرسەکە لە دوایە ئایڕێ دەستۆش کاک مەحموود مشکلە نەبوو بیانزانی با خزمتە یان ئامۆزاتە لە کەرکووک والله بیانزانیایە بیانزانێ نەک ئامۆزەکە هە برادەری بووتە لەوانەیە عەزەتیان بدایە سەعات بێتە باوکی ڕەحمەتی باوکی ڕەحمەتی کە زانیان ئەمە باوکی لالۆیە سارێک کاتێکیان لێدا دواتریش برایەکەی
بەلاکەی لە کۆستەریش باست شەڕی کورد و عەرب بەس باوکی پێش کاتی حکومەت بەێ بەێ نەک یانی بڵێ کاتی پێنج تبازە باوکە پێچ بەێ هەردووان کاتێکان لێ دەک شەیداک تۆ باوکمانزانی شێ بوو کاک وشیار بینە سەر هاوڕێی تەمەن کاگلالۆ گوتت هاوڕێی تەمەن دێنەوە نفسی نقطەی ئەنجا من قسم لەسەر هاوڕێی تەمەند چییە؟ یعنی هاوڕێی تەمەند هیوایە مەسەرەن من پێش لاۆژ ناسیومە لەگەڵ منە تا ئێستاش ئەی ناسم بەڵام هاوڕێی تەمەنی من نییە. یعنی ئەوانە هەیە ینی مەسەر مەرج نییە لە کەسێک تۆ وانێ هاوکاری هاوپیشەبی بالضبط من جوواڵە هاوسێبی بەڵێ لە دەستگایەکی شەکەمە بیان برادر من هاوکارە خۆشەوێ ئەوانە و بەڵام هاوڕێی تەمەندین لالۆ لەگەڵ کاکە لالۆیە لەگەڵ کاک مححمود گری ئەم سییانە بە تایبەتی لەسەر من لەسەر لە سەدان هاوڕێمەیە کەسی زۆر خۆشەویستن دڵسۆزیشن کەسی زۆر باشن بەڵام ئێستا لەناو ئەم هەولێرەیە نەک لەناو هەولێر لە هەموو کوردستانە مەسەر ئەوانەی کە زۆر زۆر ئێستا پشتیان پێ بەستم لە هەری حاڵەتێکە مەسەنەوە لالۆ ڕزەرە مححمود گریە ئەوانەی تریش بەڵام ئەوانە ئەولاکانن بێجگەلەوە هەوڕێی ئێمە ئەو سێ کەسە هاوڕێتیمان گەیشتۆتە ئاسێک لە نێوانی خۆمان نەماوەتەوە یعنی سوورە تەلاو خێزان مناڵەکانیشمان تێکەڵاوی یەکتر بوو لەو ئەوانە یعنی قسەم لەسەر زیاتر بۆچوونەکانمان نزیکن ئەوە ئەکات زۆر جاری وایە مەسەرەن لەگەڵ کاک لالۆیە مناقەشە لەسەر چێکەین بۆچوونەکانمان جیاوازە جای واشەیە هیچ شەبێ ینی موساحەنەیەکی سوژی دوای بەردەوامە یعنی هاوڕێ بەردەوامە هاوڕێتی بەردەوامە یعنی شتێک نییە بڵێ وات لێ بکە تۆ لەو هاوڕێ دوور بکەویتەوە قات ئەوە ساڵانێکە بەردەوام و بەردەوامیش کاک لالۆ هیوا چت بەبییر دەین تۆ چکە دەڵێن هیوای جاوە سرو دەکە هەندێک کۆمیدیە برێ ئەو داری ئەسپێندار هەیە دا ئەسپیندار ئیتر هەتا بڵی بڵندە دە دیار جۆگە لە ئاو ڕووبار و شتیوا شین دەبێ و گەورە ئەبێ ئیتر ئێمەش بۆ دارەڕا بۆ سەر بارەگاکانمان پێویستیمان ئەوتێ نێرک یعنی هەموو دەسەرچێکە ئیتر چوین هەنێ دار بێنین داری ئەسپێندار کابرا سەرکەوت شتێکی بە پشتەوە بوو پشتەوەی پان بوو ئەمەشی بەدارەکەەوە بەسرا بوو وەکو ئەوانەی دارخۆن ماشعینشت سەرکەوت بەر هەتا گەیشتە نزیکی چڵە پۆپەکەی بوو دنیایش کشومات بوو ورتە لە هیچ شوێنێک ناهات وەڵام بۆ منش بۆ نەکبەتی لەو دەقەیە کەڵکەڵەی سرودم هاتە مێش یەکسەر هاوارێکم دیاستا ئەو دنیا کشوماتە هاوارم کرد هیوا کابرا ڕاستەڵێکی لەو بانەوە ژوێنێکشی پێدا بە قورآن خەریب بوو ئەترەشم بچێ خەریب لەو بانە فرمداتە خوارێ وڵا وردە هاتە خوارەوە ڕژامانی کرد بگەڕێتەوە بچێتە سەرەوە چونکە ئەگەر دارەکە نەبەستایە دارەکە لەسەرەوە ئەبەستیە بۆ ئەوەی نەکەوێتە سەر دارەکانی تر بشێنێت بۆیە چەند کەسێک لە خوارە گوریسەکان نەگرت بۆی نەکە ئەو هیوات چ بوو بەو دەمەی لۆتە ئێتر نییە هەر سرودێک بوو نییە هاوارم لێ هەسا والحاصل سەرکەوت جارجارش ئاوڕێدا هیچ نەرێ ئیتر من مەقسەدم نەبوو بیتوەقێنم بەڵام ئەو فەقیرە دنیاش خشومات بوو لە پڕێکا یەکێک هاواری کرد ئەو خەیاڵی لایەوە نەبوو لە ڕۆژانیان دەخێک ئەو دەنگەر کاک مححمود ئەوها کە لەگەی خۆشتانەوە گۆرانی و دڵی خۆشە و شتوا دەڵێ مەسان کە گۆرانی سرود وڵاگەیەک بگرین وەختی یەکتان کرد بیرۆریش خۆشم لۆ برێت وڵی بیرەکەی خۆش چۆن من لالۆ مووقفی مووقفی لالۆ کار ناکرێت من لە ساڵی نەوتەکان ئەو کاتە بوو ئەو کاتە وەقی مادیشی لالۆ زۆر خراپ بوو زۆر ئابرەتێک لە دەرەوەی وڵات معجبی بوو معجبی لالۆ بوو هات $3000 دا پێیت وتی لالۆ هاوسەرگیری لەگەڵ بکە ئەشبم بۆ ئەوروپا ئەو $3000 مارەی هەروە ئەدەمێ
بس عاوز تجيب لي قلبك إيه؟ لا لو قلت من نكس هذا دولار 2 مليون دولار شو بديت من كل سنه يكون جناير او موقفين لا لو هذا بين موهر اشيلهم کاک لالۆ قسەی دەکەن ها ئەتیادی ونیە بەڵێ گیان کاک شار تو بەسەر هاتەی خۆشم بۆ بژێڕم قال كلالويا هل يك دنيا بزمو قصي خوش يكت بس لو. شكت بو جربوا من صالان يك لا اكانيوس لويش مكرت لا دزقاي عراس لويش مكرت جاوي 24 ساعات بو دوام 24 ساعات والشيء من الشبك من اللي يبوم الشبك اللي يبوم دوام مكرت تلفونكم بوات كارزاني روزنا منوس كوري كاك محمود قري تلفوني بو مكروتي ماما وشير هو ألين لالو رنزر مردوا كوتي لالو رنزر مردوا يتر من باكم كوت لالو رنزر لبيروري كان شمباسي يوم كردوا يعني بس أونا مزاني أون دم وش لسر خوبو قبلهم بلايب كانوا ولا هم ميديا كان بلان هو لالو رنزر مردوا والله يتر من يمكو لو كارمت زور لقال من بياكو إيش يعني كده من قريان بلام قريان ببرمو أمانة كاك حرشي كارمل لو نواب بدوري من هذا كنا مع الأسف ونرمدي شي قورة مع لدى الزايا شاكي ودلالو رنزري حيف لزور زاري إيست بي زورت بي ماو زاري خزمت مان بكي حالي يكو بزوري كاكا منيش لبر قريان أقام للدنيانية لانا كاكا تلفوني شي كم بواد سيبكر عينك كارزانا وتي مامو شعر هو الاخوة بزياد بيد هو درويا كوتي درويا صد جوان بولالو لا داخلي صد جوان بولالو لا يعني هن براسي اوان يعني شد زورة يعني هي هو شوني دروز بوت شون اوان كرد بلان براسي مردري لالو لا من وكو واقعك استر برشامو لبيروي كان شم باسي هم كردوا اشتكان قلق زورن کاک لالۆ بیرۆریت زۆرە لەگە هونەرمەندان مەسەن لەگەر کاک حەسەن گەرمیانی لەگەڵ خەلکانی دی کەسەی جوانی و دایمەن خەڵگە توی خۆش دێ هەندێک بیرۆری خۆشم لۆ بژێڕەوە کاک والله جاي كاميان بس كم دنيا چی هەیە کەیفۆت من لەگەڵ مامۆستا حەسەن گەرمیانی هەر خزم نین برادەرین زۆریش ئیتر وەکو برادەر سەیری یەکەکەین هەرچەند ئەو پورزامە یەکێکە لە خۆشەویستەکانی من و لەگەڵەوەشدا زاوامە یعنی پورزا یعنی پلکزا ئێمە لە کەرکووکەڵین میمگزا ئیتر زاوایشمە خوشکم لایەتی یەکێکە لە پیاوە جوانەکان بەڕاستی بیرۆرێکی جوانم لۆ بژێڕەوەزە بەخوا جوانی باز بکرێت جوان هەندێک کۆمیدیە عادەتێکی بوو زوو دڵی لە خواردنیە تۆزێک خراپ وایە نییە قێزیە کردەوە بێزیە کرد بە بێز و قێز وەش بێ بە بێز و قێز بوو ڕۆژە پێکەوە لە مەطعام بووین لە مەطعامی سەفین وەڵا بەیەکەوە دانیشتین من چیم کرد وتم کاکە بۆ من ئەو پیازەمێنە لەگەڵی چەخۆیەکم بۆ بێنە لەگەڵ سەرکە پیازش کاک حەسەن وتی ئەمەیان چییە؟ وتم کاک حەسەن ئەو پیازە ماوەتەوە پیاز عادەتێکی هەیە هەرچی پیسیە بۆ خۆی ڕایەکێشێ کە بۆ خۆی ڕایەکێشێ ئیتر ئەوەی ئێمە خوێن هەر ئەو پیسەیە خوین بۆیە ئەو پیازە خۆمان تاشی دەکەین تازەیە نەدیوە پیاز ئەیخەنە سەر برینەوە کۆمەڵێک چڵک و جەراحەت و ئەوێم و شتیوای لێ ڕاکرد وتی نانە خۆم بیکە بەڕای ئەو خوا ئیتر خۆ ڕاستیەکە شەروایە بەس جێیەکە باش دەبوو ئیتر لەگەڵ کاک حەسەنە یادگارمان زۆرە شانۆگەریەکمان کرد پسولەی گەڕانێکی شانۆگەری وەرزێکی شوم لەسەر ئەنفالەکان بوو ئەوانە بوو جا بە زۆرم هێنا خۆی ناهات بە زۆرم هێنا یعنی قەناعەتم پێ کرد جا خۆی دۆڕی ئەیود وەڵایی تۆ قەناعەت بە بەردشەکەی ئیتر لە ڕێگا وت کاک حەسەن وەڵایی کە ئەتبینیم لەسەر ئەو شانۆیە پرۆڤاکەی
بڕواتە بێنیە وەکو ئەنتۆنی کوێن دێتە بەرچاوم کورە ئەنتۆنی کوێنی چی حاڵەتی ئەڵێ نێرەکەت بەهارم لەنا ئەو خۆڵە خۆمە دەما عەرزە جغێرە کوژرا ئەگەوزاوە لەو ئیتر ئەو وایەوت بە جدی بوو منش پێکەنین ئەمی گرت بەس نەمبینێ پێکەن نەک هەر پەشیمان بێتەوە بڵێ نایم دەستخۆش کاک مححمود لە قوتابخانە لەگەڵی نەبووی من طلبة ديني مكتبة ديني كردو إسلامي من معهد إسلامي تبعه كردو جوانە ئەدبیر هۆریش خۆشم لۆ بژێڕۆ لەگە کاک لالوێ والله لانو ما كاكوشاك أو كاكوشاي سروكي هنرمنداني كركوك بو بەڵێ هنرمنداني دوك إيمان دعوة كست بەڵێ بو دوك بروي بەڵێ إن كيك ما نقدم كيك جمع الدرمان لسنا هم ناو كيك بوين وتبان لارو جاتو معروف في لسيطرة أو كاتا خلي براك تجيبو سيطرة زور بو بەڵێ وتبان سيطرة زنبخوا بدس عداك يعني دوك بەڵێ بس تور بيت وداني مش كعد ناسنا يلا برو جوانە إما لا يخوي بتاوتي ما كده لانو ما لە پێش لا بيش ودانا لانو ما لا بيش ودانا أجيش تسري طريق خمسة ساعات كده قيمتها غيرك وين زاني له عرب تعقل قال لك أيوة قلت لك والله أمل بابا غلط وين وەرەوە پشتەوە وەرەوە أمل له رجلنا كاكا أما ناوي كردا وايا هل ما نقول مراد نعكس حتى ما مليان بود عملتك تأخير من ركعتك عقلانه کاک وشار بەڕێزت جان ئەو شتە ناخۆشەی مردنەکەی لێگەڕشتەش خۆشترم لە بجێرەوە داش باسی ئەوەکەم ساڵانێک وەکو نەرمەندانی مە بێکەوە ئیشمان کردووە طبعا من لە 2000 تاوەکو 2008 سەرۆکی هونەرمەندانی کەرکووم لقی کەرکووک بەڵام لە لالۆ ڕەنزەر سەرپەرشتیاری لقی کەرکووک بوو ماوەیەک لەبەرەوەی من ئیدارەم ناکرد لەگەڵ ئەوانی تر لالۆ ڕەنزەریان کردبووە سەرپەرشتیاری ئێمە ئەلموێم 2003 سەدام ڕوخا سەدام ڕوخا ئێمە مەقڕێکی بارگایەکی زۆر هەژارانەمان لێرە هەبوو ئەوانەمان برد لەوێ بارگایەکی زۆر گەورەمانە بوو ئەلمۆیم لەوێ پێویستیمان بە ئەشیا بوو پارەمان هیچ نەبوو ئەشیایەکی زۆرمان پێویست بوو من کاکە لالۆ بوو کاکە مەحموود مامۆستا سابر چاوشین ئەو کاتەش لەگەڵ ئێمە بوو ئەسوڕاینەوە سیروانەوان لە شوێنێکی تر بوون ئێمە ئەو چوارەمان بووین ئەگەڕاین لە دائیرەکان و لە ڕێکخراوەکان و ئەوانە سوالمانە کرد لەوێ مێزێکمان پێیاکرد لەوێ کورسیەکمان پێیا کردەوە وار شوێنێکە ڕۆژی شتێکمان ئەدا پێمان مەسەن بۆ هەروە بۆ هاوکاری منش بە طبیعەتی خۆم نەختێک هینم شتێک بە دڵم نەبێ زوو هەڵەچم لالۆ وڵا کاک لالۆ بەڕاستی ئەو تۆزێک باشترە ینی لەسەر خۆی و ئەمانە من ئەلمۆیم چوینە بارگایەک نەزانم کەم بارەگا بوو چوین هیچیان لەبیرم نێت چی بارگایە بوو هیچیان نەدا پێمان وەڵی تەراتێ دەرەوە من زۆر تووڕە بووم جوێنمە داو نازانم چی سلار سەیریم نەکە ئەوتی باشە تۆ بووە خۆ تێکداوە تۆ بووە تووڕە بووی چۆن تووڕە نابم کاک ئێوتی کاکە ئێمە لە بەیانیەوە سوڕێینەوە سوالەکەین ئەم ماڵ ئەو ماڵ لەم دەرگادێ لەو دەرگادێ ئەخ هەر یەکێکە بێ بڵێ کاکە خواویدا بۆ خۆ تێکداوە من هەر بەڕاستیەوە ساردمی کردەوە قسەکەی زۆر تەواوە بەڕاستی ساردمی کردەوە کاک لالۆ لە ئەمە بەرەو کۆتایی دەڕۆن بەڵام شتێکی زۆر مهمە بگوتم ینی گرنگ ولێت پرسم کاتی کە دەڵێ بێشک بزانە ئەی بەندیخانە دەتکەن گەی گوڵ و ڕێحان ئەوە حەز بوویان پێشبینی بوو وەڵڵی جا ئەوە من نازانم حەز بوو پێشبینی بوو بەڵام لە ناخەوە ئەمانزانی ڕۆژە لە ڕۆژان وای دێتێت شتێک هەیە لە ناخی هەر شاعرێ بێت شتێک هەیە پێڵێت ئەوە ڕووەدا ئەوە ڕوویدا کاک لالۆ عەفوەن کامە سرود دائیمەن لە وێردی سەرزارتە بەردەوام لەگە خۆتیدا هیوای واز بینە با نەکەوینەمە وەڵی جا بۆ دەبێ ببووە بۆ دەبێ لەبیرتە لە کاتی مانگرتن لە کاتی ماگرتنەکە وێردی سەر زمانی خەڵک بوو من ئیشم بە
برادێک بوو لە دەرگاکەیانمەدا بۆ ئەوەی ئەو ببینم وەرحاصر ناوەکەی هەر نازانم ئێستا لە پشتی دەرگاکە ئافرەتێکە بوو خەریکی حاجەت شۆرین و ئەوانە بوو بەدەم خاپشۆرینەوە هەر لەبەر خۆیەوە بۆ دەوێ گەلمان ڕزیل و دیل و خابەکانی ششت خوایستە بێتە دەرەوە من احراجە بوو وەڵا هاتە دەرەوە لە دەرگامدا بوو منی بینی فەقیرە ئەوەندە شەرمەزار بوو ئەمە یەک لە تیپی مۆسیقای کەرکووک من ئەشیان بۆیان پیا کرد مەسەرەن غاز بۆایە بیان وستایە بۆیان بەبرد و وەکو کارگێڕی من بەستۆم گرت بوو زەلامێ لە پشتەوە بوو هەر لە خۆیەوە بۆ دەبێ وا مەزایی گاڵتەم پێکە و ئەم ناسێ و بەتانەوە واکە هەر ڕۆیشتمە پێشەوە ئەش بە دوای منەوە هات بۆ دەبێ ئێگەلمان بۆ باشە بووەکە منش بە تۆڕی خەریک بۆ ئاوڕم دەمەوەی وتم ئەرێ تۆ چیتە بە دوای منەوە وام کرد کابرا منی بینی ئەوە تاوە تۆمەڵە عەقڵی تەواو نەبوو. کاک لالۆ ئەوە هاتینە کۆتایی بەرنامەکەی دایمان قفلی بەرنامەکەی وتەیەکە ئەو قفلەی دەدەمە بەڕێزت بە چەند و شەک باس لە هاوڕێیەتی بکە. وەڵی هاوڕەتی بەڕای من و زۆری بەی خەڵکیش نەبێتە مڵکی من یەکەم شت وەفایە وەفا دووەم شت سەدق و پاکی لەگەڵ یەک و من لەخوا بە زیاد بێ ئەو برادرانی کەوا گرت و من یەکێ لەوانە مامۆستا وشیارە مامۆستا مەحموود گلیە بڕوات هەبێت نییە بەس پاکیم لێیان بینیوە و ئەو جوانیم لێیان بینیوە کە من ئەڵێم ئۆخەی کە من برادری وام هەیە. سوپاست دەکەین کاک لالۆ سوپاس بۆ ئێوە بینەرانی عزیز تەندروست بن.